ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ دیدارێکی بۆ مامۆستایانی سنووری سلێمانی ساز کرد. دیدارەکە بۆ باسکردنی کێشە پەروەردەیەکان و بەرەو پێشبردننی کردی پەروەردە بوو. مامۆستایانیش پێشنیار و سەرنجەکانیان خستە ڕوو. لە چوارچێوەی فشاردا سلێمانی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ ئەم دیدارە پەروەردەی ساز کردووە بۆ بەشێک لە مامۆستایانی سنوورەکە تاکو پێکەوە گفتوگۆیەکی پەروەردانەکەن لەسەر بارودۆخی پەروەردا لە هەرێمی کوردستان. ئەو کێشە و گیر و گرفتانی ئەمڕۆ لە بەردەم پرۆسی پەروەردەیە ئەو ڕێگا و چارەسەریانەی کە پێویستە بتوانین هەمومان گەڵاڵێکین و بیکەین بە پێشنیار و بیدین بەلایەنە پەیوەندیدارەکان تاکو خزمەتێکی زیاتری لایەنی پرۆسی پەروەردە بوون بکەین. هەڵبەتە مامۆستایانی پێشەنگ خۆی بە پێشەنگ ئەزانێت لە ڕووی دڵسۆزی بۆ پرۆسی پەروەردە، لە ڕووی دڵسۆزی بۆ بەرگریکردن لە مافی مامۆستایان، لە ڕووی دڵسۆزی بۆ پابەندبوون بە بەها و ڕەوشتە باڵەکانی کۆمەلگا بۆیە کە کاری ئێمە وەکو مامۆستا دوو کاری پیرۆز و گرنگە کە کاری پەروەردە و فێرکردنە. مامۆستایان دەڵێن ئەم دیدارانە بۆ بەهێزکردنی تواناکانیان گرنگە، بەتایبەت ئێستا کە کەرتی پەروەردە باقارێکی خراپدا ڕۆیشتووە و گرنگە مامۆستایان هۆشیاری زیاتریان هەبێت. بە زەروری ئەزانین پێش لەوەی کە هەڵبژاردننی یەکێتی مامۆستایان بێ ئێمەش چاوەڕۆشنی بین بۆ مامۆستایانی خۆمان کە تەشریفیان هێناوە بۆ ئەوەی زیاتر ئاگاداری وەزعەکەی مامۆستایان بن و یەکێتی مامۆستایان بن کە ئێمە لەو دەرگایی یەکێتی مامۆستایان و ئەتوانین مامۆستایانمان خزمەتکا بە چینی مامۆستایان بەگشتی. دیدارانە زۆر گرنگە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە کۆمەڵێک پێویستی پەروەردەوە کاتوانین یەک لە یەکتری ڕاوبۆچوونی یەک وەرگرین و سوود وەرگرین لە بۆچوونەکانی یەکتر و کە چی بکەین باشە بۆ پەروەردە چۆن پەروەردە بەرەو پێشەوە بەرین خۆمان نەزانین کە لە زۆر لاوە خەریکی داڕمانی بنخانی پەروەردن ئێمە بە هەمومانەوە چۆن بتوانین ژەرخانێکی قایم دروستکەین بۆ ئەوەی کە پەروەردەوە کوجاران بگەڕێتەوە و شکۆی مامۆستا بگەڕێتەوە. کردنەوەی دەورات و خول و سیمینار یاخود دەورات بۆ مامۆستایان دیارە مەبەستمانە کە زیاتر پێگەیاندنی مامۆستایانە و پەیامێکی پرشنگ و جوان لە ناوەندەکانی خوێندنە بگەێنن بە قوتابیان و پێگەیاندنی مامۆستایانمان یاخود بەڕێگەی ئەم دەورات و خولانەی کە هەمانە بتوانن مامۆستایان پێشەنگ بن یاخود نمونە بن لە ناوەندەکانی خوێندنە. پلانمان هەیە، بەرنامەمان هەیە، هەڵوێستمان ئەبێ بۆ دەستپێکی دەیام و کۆنتاکت و پەیوەندی و تەنسیقمان هەیە. ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ دەیەوێت لە ڕێگەی ئەم دیدارانەوە خزمەتی زیاتر بە مامۆستایان و کەرتی پەروەردە بکات. هاوکات ئامادەکاری دەکات بۆ بەشداریکردن لە کۆنگرەی یەکێتی مامۆستایان کەوا بڕیارە لە 12 ئەم ساڵ بەڕێوە بچێت. مامۆستایانی پێشەنگ دەڵێن ئەوان بۆ خزمەتی مامۆستایان و بەرگریکردن لە مافەکانی مامۆستایان کار دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی. بیگرینە بەر تاکو ئایندەیەکی